فانتازیا یان فانتسی چییە؟ فانتازیا ژانرێکی ئەدەبی و سینەماییە کە جیا دەکرێتەوە بەوەی مرۆڤی خاوەن تایبەتمەندینە ئاسایی و جادوو و ئەژدیهای خەیاڵی و لایەنە ناسروشتەکانی تری تێدا بەکاردێت. فانتازیا جیاوازە لە خەیاڵی زانستی و ترسێنەر بەوەی بابەتی تەکنۆلۆژیایی و ترسێنەری وەک بابەتی سەرەکی تێدا بەکار نایەت. جیهانی فانتازیا زۆربەی جار جیهانێکی خەیاڵیە و لەلایەن نووسەرەوە دروست کراوە. لەگەڵ ئەوەشدا شوێن و گفتوگۆ و خەڵکی جیهانی ڕاستەقینەی تێدا بەکاردێت. مێژووی نووسراوە فانتازیاکان لە مێژە و لە سەرەتای دروستبوونی نووسین و چیرۆکە نووسراوەکانەوە تا ئێستا کە لە لووتکەی گەشەسەندن و بڵاوبوونەوەیەتی. بەڵام بەم دوایانە فانتازیا لە چەند شێوازێکی تر بەکار هاتووە، لەوانەش بە شێوازی فیلم و یاری و گۆرانی و بابەتی هونەری تر. هەر ئەمە شەوای کردووە خوێنەر و بینەر و هاندەرێکی زۆر بەلای خۆیەوە ڕابچێشێت، بەتایبەت لاو و هەرزەکاران. زمانی ئاماژە یان نادیار لە فانتازیاکان ڕۆڵێکی گرنگی هەیە لە بڵاوبوونەوە و ناسینی فانتازیاکان. لەبەر ئەوەی لە پشت هەر ڕووداوێک یان بابەتێکی ناو فانتازیا مانایەکی شاراوەی جیهانی ڕاستەقینە هەیە کە نووسەر دەیەوێت لە ڕێی نووسینەکەیەوە بە جیهانی ڕاستەقینەی بگەێنێت. بۆ نمونە گەندەڵی سیاسی و نایەکسانی و ڕەگەزپەرستی و بابەتی تری پەیوەست بە ژیانی کۆمەڵایەتی خەڵک. نمونەی فانتازیا بەناوبانگەکان زۆرن. بەشێکی زۆری کتێبە پفرۆشەکانی مێژوو فانتازیا، لەوانەش کتێبی هاری پۆتەر لە نووسینی جێیکە ڕۆڵینگ کە هاندەرێکی زۆری بەلای خۆیەوە ڕاکێشاوە و کاریگەری بەرچاوی هەبووە بەسەر کۆمەلگا و خەڵک. لە هەمان کات وەرجێڕدراوەتە سەر 8 فیلمی سینەمایی سەرکەوت و چێژ بەخش. نمونەی تر وەکو کتێبی هۆبیت و لۆرد ئۆف دە ڕینگز لە نووسینی J.R.R. تۆلکین، هەروەها زنجیرە کتێبی A Song of Ice and Fire لە نووسینی جۆرج R.R. مارتن کە وەرجێڕدراوەتە سەر زنجیرەی Game of Thrones، هەروەها چەندان کتێب و زنجیرە و فیلم و بابەتی هونەری تر. ئەمە بە کورتی ناساندنێکی فانتازیا و تایبەتمەندیەکانی بوو بە هیوای سوود.